دەنگکردنی یەکێتی سیاسی و فکری هەرکێکی بنەڕەتیە کە دەکەوێتە سەرشانی هەموو ڕێکخراوە حیزبیەکان دیارە هەموو ئەو ئەندامانی حزب لەبارەی مەسەلە سیاسیەکانەوە وەک یەک بیر ناکەنەوە و ئامانجیشەوە نییە کە وەک یەک بیر بکەنەوە چونکە ئەوە نەممکنە بە نەبە قازانجی تێکۆشانی حزبیشە بەبەست لەو یەکێتیە ئەستانەوەی داهێنەری فکری لە ئەندامانی حزبی نییە بوونی بیرروڕای جیاواز و ڕێککەوتنی دموکراتیکی ئەوان کلیلی چارەسەرکردنی دروستی گیرگروستەکان و هۆی بەرەوپێشچوونی حیزبە